بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وأصلي وأسلم على رسول الله وعلى آله وصحبه وخلفائه ومن والاه. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بەسەر هەموو لایەکدا بڕژێت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەش لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تیشێک بە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. خۆشەویستان، ئەم جارەش وەک جارانی پێشوو لە درێژەی زنجیرەی بەرنامەکەمان کە کۆمەڵێک ئامۆژگاریە پێشکەش بە گەنجانی خۆشەویستی دەکەم، ئەم جارەشیان ئامۆژگاریەکمان بۆ هەڵبژاردوون، ئەویش بریتە لە التەواضع، واتە خۆ بە کەمگری، خۆ بە زل نەزانین. خۆشەویستان، پێشەچی ئەو ئامۆژگاری ئەمڕۆم بۆ خۆمە ئینجا بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. تەواضع یاخود وەکو گوتم خۆ بە کەمگری، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمانی ئێمەی پێکردووە، فەرمانی ئومەتی پێکردووە کەوا خۆ بە کەمگر بین، خۆ بە زل نەزان، خۆ بە زلزان نەبین. جا پێشەچی پێش ئەوەی بچینە ناو بابەتەکەمان با بزانین کەوا تەواضع چییە، پێناسەی چییە، واتە کاتێک کە ئێمە باسی تەواضع دەکەین پێشەچی پێویستە کە بیناسین، بزانین تەواضع چییە. تەواضع خۆشەویستان لە زمانی عەرەبیدا لە مادەی وەضەعەوە هاتووە کە بە مانای هینانە خوارەوەی شت دێتن، واتە كاتك دلي وضع الشيء تدل على الخفض للشيء وحطه، داناني شتيك لشوينك واتا هنا خواروي بمعنى هنا خوار ديتن. ياخد دقوتريتن وضعت المرأة ولدها واتا آفرت من دالكي دانا، كاتك من حملها بود داينا، وكواتا لزماني عربي دا بمعنى دانان ديتن. لاصطلاح زاراوي زانایانی زمانی عەرەبی بەو معنایە دێتن کە کەسێک منزیلەی خۆی، پلەی خۆی وەکو دەڵێتن ئیظهار التەنەزل عن المرتبە، تۆ بە دیار بخەی لە پلەپایی خۆت بێ خوارەوە. لمن يراد تعظيمه، ئەوەی کە هەر کەسێک کە مەسەلەن پلەپایەکی هەبێتن حەسب کاتن کە پلەپایی خەڵک بە گەورەی بزانن ئەو لەو پلەپایە بێتە خوارەوە، ئەوە بریتە لە تەواضع. بۆیە فوضەیلی کوڕی عیاض ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاتێک کە دەربارەی تەواضع پرسیاریان لێکرد، پێیان فەرموو تەواضع چییە، خۆ بە کەمگری چییە؟ فەرمووی یەخضع للحەق، بریتە کە ئەوەی تەواضع بریتە لەوەی کە خۆ بۆ حەق بشتێنی، لە بەرامبەر حەقدا تەنازل بکەی، واتە بە تەواوی ملکەجبی بۆ حەق، هەروەها وەینقاد له وەیەقبله ممن قال، هەر کەسێک کە بیڵێتن، هەر کەسێک کە بە حەقت بۆ باس بکاتن تۆ حەقی لێ قبول بکەی، ملکەجبی بۆی. وەلەو سەمیعه من صەبی قەبیلە، ئەگەر لە منداڵێکە ئەو قسە حەقە ببیستی قبولی کەی، ئەوە بریتە لە چێ؟ لە تەواضع. هەروەها پاشان فەرمووی وەلەو سەمیعه من ئەجهل الناس قەبیلە، هەر لە نەزانترین خەڵکەوە وشەی حەق ببیستی قبولی بکەی. حەسەنی بەسڕیش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن دەربارەی تەواضع دەفەرمێ تەواضع یاخود خۆ بە کەمگری بریتە ئەن تەخرج من منزلك ولا تلقى مسلما إلا رأيت له عليك فضلا. دەفەرمێ تەواضع و خۆ بە کەمگری ئەوەیە کە لە پلەپایی خۆت بێ دەرەوە، بێ خوارەوە، دەرچی لەو پلەپایەت و تۆ کاتێک بە هەر مسلمانێک دەگەی، هەر مسلمانێک دەبینی و یعنی تۆ وا ببینە وا گومان بە ئیلا ئەو مسلمانە فەزلی بەسەر تۆدا هەیە، چاکەی بەسەر تۆ هەیە، واتە بەرامبەر مسلمانان خۆ بە گەورەگر نەبی، تەکەبورت نەبیتن، بەڵکو خۆ بە کەمگر و تەواضعت هەبیتن. دەربارەی تەواضع خۆشەویستان خوای پەروەردگار پێمان دەفەرمێ، بە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێ وەخفض جەناحەک للمؤمنین، لە ئایەتێکی تردا دەفەرمێ وەخفض جەناحەک لمن اتبعك من المؤمنین، واتە بەزەیی بە باڵی بەزەییت نەویکە بۆ بڕواداران، بۆ ئیمانداران، واتە بە سۆز بە بۆیان،
بەڕەحمەت بە بۆیان وەخفض جەناحەکە للمؤمنین ئەوە بریتە کە ئینسان خۆ بەکەمگر بیتن بەرامبەر بە ئیمانداران. بۆیە لە صحیحی مسلم خۆشەویستان ئەوە خوای پەروەردگار فەرمانی پێکردین، پێغەمبەری خۆشەویستش عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە صحیحی مسلم داهاتووە دەفەرمێتن دەجێڕێتەوە دەفەرمێ قام فينا رسول الله صلى الله عليه وسلم ذات يوم خطيبا، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێک وتارێکی دا، دەفەرمێ کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەستا وتارەکەیدا دەفەرمێ فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم إن الله أوحى إلي أن تواضعوا، دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی خوای پەروەردگار وحی بۆ من کردووە کە بۆ من نازل کردووە کە ئێوە خۆ بەکەمگر بن حتى لا يفخر أحد على أحد، دەفەرمێتن کەسێکتان واتە خۆ بە زلزان نەبی بەسەر یەکێکی تردا، تەکەبور بەسەر یەکێکی تردا لێ نەداتن، یعنی نابێتن کەسێک ئیماندارێک بەسەر ئیماندارێک تەکەبوری هەبیتن و خۆ بە زلزانینی هەبیتن. خۆشەویستان، تەواضع خۆ بەکەمگری کۆمەڵێک بەروبوومی هەیە. کاتێک کە ئینسانی مسلمان تەواضعی دەبێ خۆ بەکەمگر دەبێتن، هەندێک بەرهەم و ثەمەرات و میوەی هەیە. یەکێک لەوانە هەر کەسێک کە خۆ بەکەمگر بێتن خوای پەروەردگار خۆشی دەوێتن. ئەوە تا خوای پەروەردگار چ دەفەرمێتن دەربارەی ئەو کەسانەی کە خۆ بەکەمگرن؟ دەفەرمێ يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين. خوای پەروەردگار دەفەرمێتن ئەی ئیمانداران، هەر کەسێک لە ئێوە کە پشت لە دینەکەی بکاتن فسوف يأتي الله بقوم، واتە بنێت بەسەر ئیسلام و بەسەر خوا و پێغەمبەری خوادا مەکەن. ئەگەر هەر یەکێک لە ئێوە پشتیش لەو دینە بکەن، خوای پەروەردگار قومێکی تر دەهێنێتن، گەل و نێتەوەیەکی تر دەهێنێتن. دەفەرمێ فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه، خوای گەورە ئەوانی خۆش دەوێتن، ئەوانیش خوای پەروەردگاریان خۆش دەوێتن. بەڵام صفەتی ئەوانە چییە؟ ئەذلة على المؤمنین. یەکێک لە صفاتەکانیان ئەوەیە ئەوانە زۆر خۆ بەکەمگرن بەرامبەر بە ئیمانداران، بەرامبەر بە ئیمانداران، بەرامبەر بە مسلمانان تەکەبوریان نییە، خۆ بە زلزان نین، بەڵام ئەعزة على الكافرین، بەرامبەر بێباوەڕان کاتی خۆی بێت و پێویست بکاتن عەزیزن ئەوانە. کەواتە خۆشەویستان، یەکێک لە بەرهەمەکانی تەواضع ئەوەی خوای پەروەردگار ئەو کەسانی خۆش دەوێت کە خۆ بەکەمگرن. بەرهەمێکی تر لە بەرهەمەکانی تەواضع بریتە لەوەی کە ڕێگایەکە بۆ مانەوەی نیعمەتەکانی خوای پەروەردگار. کاتێک کە ئینسان تەواضعی دەبێت، خوای پەروەردگار نیعمەتەکانی لەسەر زیاد دەکاتن. کەعب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێتن دەفەرمێ خوای پەروەردگار نیعمەتی لەگەڵ هەر عەبدێک کردبێتن، ئەو عەبدا شکری خوای پەروەردگار بکات لەسەر ئەو نیعمەتە کە خوا لەگەڵی کردووە، دەفەرمێتن خوای پەروەردگار هەر لە دنیادا سوودەکەی پێدەگەینێتن و هەروەها لە قیامەتیشدا پلەپایی پێبەرز دەبێتن. ئەوەش سوودێکە لە سوودەکانی تەواضع. سوودێکی تر خۆشەویستان لە سوودەکانی خۆ بەکەمگری ئەوەیە کە خوای پەروەردگار لە قیامەتدا ڕێزیان لێدەنێتن. ئەو کەسانەی کە تەواضعیان هەیە کە خۆ بەکەمگرن لە ڕۆژی قیامەتدا پلەپایان بەرز دەبێ، خوای پەروەردگار زۆر ڕێزیان لێدەنێتن. ئەوە تا عیسا عەلەیهی السەلام دەفەرمێتن طوبى للمتواضعین في الدنيا، خۆشی و خۆشبەختی بۆ ئەوانەی کە خۆ بەکەمگرن لە دنیادا. دەفەرمێ هم ئەصحاب المەنابر یوم القیامە، ئەوانە خاوەنی نورن ڕۆژی قیامەت لە منبەرەکانەوە، لە منبەری نورەوە ئەوانە ڕۆژی قیامەت دیارن. پاشان دەفەرمێت طوبى للمصلحین بین الناس في الدنيا، خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە چاکسازی دەکەن لە نێوان خەڵکیدا، هم الذين يرثون الفردوس يوم القيامة، ئەوانە خاوەنی بەهەشتن، خاوەنی فردەوسن ڕۆژی قیامەت. کەواتە خۆشەویستان، ئەوەی کە تەواضع و خۆ بەکەمگر بێتن ڕۆژی قیامەت ڕێزدار دەبێتن، خوای پەروەردگار ڕێزی زۆری لێدەنێتن. هەروەها یەکێکی تر لە بەرهەمەکانی خۆ بەکەمگری بریتە لەوەی کە خوای پەروەردگار هێشتا هەر لە دنیاشدا پلەپایەت بەرز دەکاتن، لە قیامەت هەروە پلەپایەت بەرز دەبێتن. ئەوە تا ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ
ڕۆژێکیان دەفەرمێتن ئیمامی عومەر دەستی خۆی ئاوا لێ کرد، فەرمووی من تواضع لله هكذا، فەرمی دەستی خۆی ئاوا لێ کرد، نەوی کرد، نزمی کرد هەتا گەیشتە عاردی. من تواضع گوتی هكذا، ئەوەی تواضع بکە و خۆ بەکەمگر بێ، دەستی خۆی نەوی کرد، پاشان فەرمووی ورفعه هكذا، پاشان دەستەکەی بەرز کردەوە بۆ ئاسمان ئاوا، فەرمووی هەر کەسێک ئاوا بیتن ئەوەی لە دنیادا تواضعی هەبێ و ئاوابی، فەرمووی ڕۆژی قیامەت خوای پەروەردیگار ڕەفعه هكذا، ئاوا بەرزی دەکاتەوە. کەواتە یەکێک لە سوودەکانی تەواضع ئەوەی خوای پەروەردیگار ڕۆژی قیامەت بەرزت دەکاتەوە. هەروەها بەرهەمێکی تر ئەوەی خوای پەروەردیگار بەهەشتت پێ دەبەخشێتن ڕۆژی قیامەت. ئەوەتا خوای پەروەردیگار دەربارەی بەندەکانی خوا، بەندە چاکەکانی دەفەرمە وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. یەکێک لە صفاتەکانیان بریتیە چیە؟ يمشون على الأرض هونا، صفاتێک لە صفاتەکانیان تەواضعە، خۆ بە گەورەگرنین، خۆ بە کەمگرن، واتە خۆ لەسەر مسلمانان تەکەبور لێ نادەن. خۆشەویستان، يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما أولئك يجزون الغرفة بما صبروا. ئیدی ئەوانە ڕۆژی قیامەت پلەپایەیان بەرزە و بەهەشتی پان و بەرین خوای پەروەردیگار بە قسمەتی وان دەکات و بە قسمەتی ئێمە و ئێوەش و هەموو لایەک بکاتن. خۆشەویستان، ئەگەر تەماشاکەین ینی دەربارەی تەواضع خوای پەروەردیگار ئیلا ینی لە دوو شوێنان باسی مسلمانانی کردیە، ینی باسی زەلیلی کردیە کە باش بیتن، خۆ بە کەمگری کردیە باش بێتن. تەنها لە دوو شوێندا، یەکێک لەوانە کە دەفەرمێ ئەذیلەتین عەلە المؤمنین، ئەو ئاەتی کە تازە بۆمان باس کردن، لەوێ بە باشی باسی ینی بە صفاتێکی چاچی بۆ ئیمانداران باس کردیە. صفاتێکی لە حاڵەتێکی ترشدا کە ئینسان دەربارەی دایک و باوچی واخفض لهما جناح الذل من الرحمة، لەو دوو شوێنە خۆ بە کەمگری و ذەلیلی بە باشی باس کردووە بۆ ئیمانداران. کەواتە ئەوە کە دێتە سەرباسی تەواضع، کەواتە تەواضع بەرهەمی زۆرە، وەکو گوتمان خوای پەروەردیگار خۆشی دەوێن، هەروەها نیعمەتەکان بەردەوام دەبن، پلەپایەت لە دنیا و قیامەت بەرز دەبێتن، و هەروەها بەهەشتی پان و نەبراوە جێگای کەسانی خۆ بەکەمگرە. خۆشەویستان، کۆتایی بەرنامەکە بە چەند وتەیەکی جوان دەینم کە جوانترین وتە دەربارەی تەواضع گوتراوە. یەکەمیان یەکێک دەفەرمێت، دەڵێتن بۆ ئەوەی تۆ کەی تصبح سەیدەن، بۆ ئەوەی تۆ ببیە گەورە و سەیدی خەڵکی، ببیە گەورە، دەفەرمێتن ينبغي أن تعمل خادما، پێویستە تۆ خزمەتکار بی. دەڵێن سەید القومی خادمهم، گەورەی خەڵکی پێویستە خزمەتکاری خەڵکی بی. هەر گەورەیەک خزمەتکاری خەڵکی نەبیتن بە گەورە حیساب ناکرێتن. هەر کەسێک دەربارەی خاک و خەڵک و نیشتیمان و خەڵکی خۆی خزمەتکار نەبێت و خزمەتیان پێ نەکاتن، تەکەبوری هەبێت و تەکەبوری بەسەر خەڵکدا هەبێتن، بێگومان بە ئەو جۆرە کەسانە وەکو گوتمان بە گەورەداناندرێن. بۆیە کەی تصبح سەیدەن، دەفەرمێ ينبغي أن تعمل خادمە، پێویستە خزمەتکار بی. هەروەها قسەیەکی تری جوان هەیە دەربارەی تەواضع گوتراوە، دەفەرمێ يستحيل الوقوف في هذا العالم، دەفەرمێتن مستحيل إنسان ناكريتن بردوام بپێوە ڕاوەستێتن، دون الانحناء أحيانا. هەندێک جار دەبێ ئینسان خۆی بشتێنێتەوە، هەندێک جار دەبێ خۆی نزم کاتن، کەواتە بە بەردەوامی ڕاوەستان مستحیلەکەوە ئینسان هەمیشە بەپێوە بێتن. بۆیە خۆشەویستان، ئینسان بەڕاستی پێویستە تەواضعی هەبێتن، و کاتێک کە حەق وەکو لوقمان عليه السلام، لوقمانی حەکیم خوا لێ ڕازی بێ، دەفەرمێتن بە کوڕەکەی دەفەرمێتن یا بنەیە تەواضع للحەق تكن أعقل الناس، دەفەرمێت دەربارەی حەق، کاتێک کە حەق هات
خۆت ملکەت بە بەرامبەر بە حەق ئەفەرمێ ئەگەر وا بووی تۆ عاقڵمەندترین کەسی کەواتە پێویستە بەرامبەر حەق هەمیشە ملکەت بین هەمیشە تەواضوعمان هەبێ قەت تەکەببورمان نەبێ. خۆشەویستان بەرنامە کۆتایی پێ هات و کات زیاتر دەرفەتم پێنادا ئەگەر وتەی جوان و شتی خۆش و باش زۆر بوو دەربارەی ئەو بابەتە لێرە کۆتایی بە و بەرنامەیە دەینم تاڵقێکی تر و ڕۆژێکی نوێ بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبمەوە لێرە بەخوای گەورە باڵا دەستان دەسپێرم خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته.